بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت. جیاواز لە هەر جارێکی ڕابردوو، جیاواز لە هەر دەرکەوتنێکی ڕابردوو، جیاواز لە هەر دەرکەوتنێکی میدیایی لە نێو میدیای کوردی ئەم جارە پێتان دەڵێم سڵاو و بە ناوی خوش دەست پێ دەکەم و سەرەتاش ڕوونکردنەوەیەکتان لەسەر دەرکەوتنی ئەم جارم پێ دەدەم کە هەوڵ دەدەم پشتیوان بەخوا لە داهاتوو گوژمێکی جیاواز بە هەواڵی وەرزشی بدەین و هەروەها تۆی بینەر جیاواز لە هەواڵەکانی وەرزش بڕوانی هەر تەنها بینینی یاریەکان نەبێ، هەر تەنها ئەنجامەکان نەبێ لای تۆ، کۆمەڵێک زانیاری، کۆمەڵێک داتا و ئاماری نێو یاریەکان کە ئەمە ڕەنگە بۆ تۆی بینەر لێبڕانێکی بێ بە دوایە بگەڕێ. بەس من لێرە لە ڕێگەی ئەم لێبڕانەی کە ئێوە نایکەن من ئەم لێبڕانەتان بۆ دەکەم، کۆمەڵێ ئامار و داتاتان دەیەمێ پێکەوە شیکاریە گەکەین کە هەم هەواڵەکە بگەێنین، هەم کاردانەوەی هەواڵەکە بزانین و هەروەها هەم ئەو کاریگەریانە ببینین کە لەسەر ئەنجامی ئەو یاریانە بەدەست بێ. پێشەوەی دەست بە ناوەڕۆکی هەواڵی ئەمڕۆ بکەم، پێشەوەی دەست بە ناساندنی بەرنامەکە بکەم، حەز دەکەم سەرنجێکی بینەر بۆ ڕابکێشم بیگەڕێنمەوە بۆ سەرەتای پێیان. کاتێک کە لە نێو میدیای کوردی گرنگی بە هەواڵی وەرزشی درا، بە خۆشحاڵیەوەمەوە پێتان ڕابگەێنم کە ئێمە یەکەمین کەس بووین کە لە ڕێگەی بەرنمەیەکەوە هەوڵماندا پەیامی جیاواز بێەوەی بینەر بگەین. لە ڕێگەی بەرنمەی دەرەوەی یاریگاوە ئێمە بۆ چوونمان وابوو کە کەسانی ئێمە کەسایەتی بەتوانان، کە ئەو کەسانەی کە لای ئێمە بینەری یاریەکانی وەرزشن، متابعەیەک و لێبڕانێکی تەواویان هەیە بۆ وەرزش، دەتوانن شتی جیاواز بە بینەر بدەن. هیچیان لە کەسانی دەرەوە کەمتر نییە جگەل لە دەستخستنە سەر کۆمەڵێک خاڵ کە پێویستی بە تایبەتمەندی و شارەزایی هەیە کە بێگومان لەو کەسانەشی کە ناوم ناتێتە سەر شاشە ئێمە بیرمان لە تایبەتمەندی کردوتەوانێ. بەردەوامیش هەوڵماندا و باشترین کەسەکان بین کەشکور بۆخوا لە دوای ئێمەوە میدیا دەستی گەنجانی وڵاتی گرت، دەستی گەنجانی هەرێمی کوردستانی گرت بەوەی کە بیان هێنێتە سەر شاشە، خوێندنەوە بۆ یاریەکان کەن، بە دیوێکی تر شرۆڤە بۆ یاریەکان کەن، هەڵسەنگاندن بۆ تیپەکان بکەن، هەڵسەنگاندن بۆ ڕانەران کەن، هەڵەکان دیاریکەن، شتە ڕاستەکان ڕوونکەنەوانێ. ئەمانە هەمووی دەستپێکێک بوو کەشکور بۆخوا ئێمە تایە سەرکەوتوو بووین، دواتریش میدیا بەگشتی لەو بارەیەوە ئیشی کرد. ئەوەی کە لێرەدا دەمەوێت باسی بکەم ئەوەیەکە پاژەوەی کە هەواڵی وەرزشی مۆرچێکی گشتی وەرگرتە بوو لایەن سەرجەم میدیاکانەوانێ کە گەیاندنی هەواڵەکان بوو، گەیاندنی ئەنجامی یاریەکان بوو. ئەگەر چی ئەمڕۆ ئێمە بە پێرفێکتی لەگەڵتانە ئامادەنین، بەڵام پەیامەکەتان پێدەگەێنم و بۆ داهاتوو لە شوێنی تایبەتی خۆی و بەکاردانەوەی جیاوازتر لەگەڵتان بەرداوامە بم، بەڵام ڕوونکردنەوەی بەرنمەکەتان بۆ باز دەکەم. شەوی ڕابردوو مانچستەر سیتی یاری بەرامبەر بە کریستال پالاس کردووە لە شاری لەندەن. ئەنجامی ئەم یاریە یەکسانبوون بووە. گفتوگۆی ئێمە لەم گەشتەی هەواڵەکانی وەرزش لەسەر هۆکاری یەکسانبوونی سیتیە بێ. سیتی بۆ یەکسان بوو. هەڵەکانی یاری سیتی چی بوو؟ مامەڵەکردنی کریستال پالاس چی بوو؟ واتە تەنها هەواڵەکەمان گەیاندنی یەکسانبوونی سیتی نییە. ڕیال مەدریت بە 3 گۆڵ لە ڕیال مایۆرکای بردەوە. ڕەنگە زۆرێک توانایەوەیان نەبوو بێ یارێکە ببینن. ڕیال مەدریت بە 3 گۆڵ بردوێتی ئەوانەیە یاریکی ئاسانی کردو، بەڵام نەخێت یارەکە بۆ ڕیال مەدریت ئاسان نەبوو، بگرێ یاریکی زۆر قورسیش بوو بۆ ڕیال مەدریت، بەڵام ئەنجامەکە بە 3 گۆڵی بێ وەڵام بۆ ڕیال مەدریت بەدی هاو. من ڕۆژانە لەگەڵتاندا دەبم کە تەواوی هەواڵە وەرزشیەکانی ڕۆژ ئەوەی کە لە جیهان و لە کوردستانی ڕوو دەدەن، ئێمە لێرە بە شێوەیەکی جیاواز بە تۆی بینەر بگەێنین و تۆش لەگەڵماندا بمێنی تەوانێ و لە ڕێگەی پەخشکردنی بەرنمەکە لە پەیجی تایبەتی پەیام سپۆرت
ئێوەش هەر سەرنج و پرسیارە یاخود تێبینیەکتانە بێ ئێمە گفتوگۆی جدی لەسەرەکەین و هەموو خاڵەکان بە جدی وەردەگرین. ئەمڕۆ تەنها سەرنجتان بۆ چەند شتێکی کەم ڕادەکێشم کە وەکو ئاماژەم پێیە بردنەوەی ڕیال مەدرید بوو، هەروەها یەکسانبوونی سیتی بوو لەگەڵ کریستال پالاس و دوو یاری گرنگیش ئەمڕۆ لە چامپیۆنز لیگ بەڕێوە دەچێ ئەمشەو ڕوبەڕووبوونەوەی مانچستەر یونایتد و ئەتلێتیکۆ مەدرید لە سەر یاریگا ئۆڵد ترافۆرد، هەروەها ڕوبەڕووبوونەوەی ئاکس ئەمستەردام و بەنفیکا لەسەر یاریگای یوان کرۆڤێرینە لە ئەمستەردامی پایتەخت کە خوێندنەوەکان بۆم دوو یاریە چی دەبن و پێگاتەی پێشبینی کراو چی دەبێت. بەڵام ئەمەوێ ئەوە لای ئێوە ڕوون بێ کامەی ئێمە ئەیگەێنین هەواڵەکانی وەرزشە، هیچ گۆڕانکارێکی تیانە، نە بەرنامەیە، نە میوانداریە، نە هیچ حاڵەتێک، بەڵام ئێوەش لەسەر هەر هەواڵێکی ڕۆژ هەر سەرنجێکتانە بێ، هەچ پرسیارێکتان هەبێ، ئێمە پێکەوە گفتوگۆی جدی لەسەر دەکەین و شرۆڤەی تەواوی هەواڵەکەمان دەکەین. لە یەکەم بابەتە سەرنجتان بۆ شتێک ڕادەکێشم کەویش یەکسانبوونی مانچستەر سیتی بوو لەسەر یاریگای کریستال پالاس. من لێرە کۆمەڵی ڕوونکردنەوەتان دەدەمێ، دواتر پێکەوە شرۆڤەیەک دەکەین، هیوادارم بینەرم بن بابزانین شرۆڤەکەمان چییە. دەچمە یاری کریستال پالاس و مانچستەر سیتی کە ئەمە یەکێک بوو لە یاریەکانی پرێمەر لیگ کە خۆتان دەزانن پرێمەر لیگ بەرەو قۆناغەکانی کۆتایی هەنگاو دەنێ و پاڵەوان بوون بە تەواوی لە نێوان لێڤەرپۆڵ و لە نێوان مانچستەر سیتی نزیکە لە یەکلا بوونەوە. لای هەمووتان دیارە ئەنجامەکە 0-0 بوو. وەکو پێم وتن ئەم بەرنامەیە تەنها ڕوونکردنەوەیە، ڕەنگە ستایلی پێشکەشکردنم تایبەتمەندیەکی تیابێ لەبەرەوەی بۆتان ڕوونەکەمەوانێت کە شێوازی بەرنامە کە شێوازی هەواڵەکەمان چۆن دەبێ لەبەرەوە بمبورن ئەگەر وەکو ستایلی تایبەتی پێشکەشکاری دەرنەکەم لەگەڵ تایا پەیامەکان مەمووی وەکو خۆی نەگەێنم. کریستال پالاس لە یاریگای خۆی میوانداری مانچستەر سیتی کردو لە یەکێک لە یاریەکانی پرێمەر لیگ. لەم یاریەدا بە درێژایی 90 خولەکی یاریکردن، هەروەها 5 خولە کاتی زیادکرا و تیپەکەی گواردیۆلا باڵادەستی تەواوی نێو یاریگا بوو. چۆن باڵادەستی تەواوی نێو یاریگا بوو؟ کۆنتڕۆڵی تۆپی مانچستەر سیتی لەم یاریەیە بە ڕێژەی لە 174 بووە لە کاتێکدا لە دەرەوە یاریگای خۆی یاری کردووە. کۆنتڕۆڵی تۆپی کریستال پالاس کە کۆنتڕۆڵێکی بەرگریانە بووە کە دەرفەتی کەوتووی لە یارەکە بۆ خۆی نەخوڵقانووە ڕێژەی لە 126 بووە. واتە جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان ڕێژەی کۆنتڕۆڵکردنی تۆپ بۆ مانچستەر سیتی بۆ کریستال پالاس، بەڵام ئەنجامەکەی یەکسان بوونە. هەمووتان بۆ ڕوونەکەمانێ دواتر وەکارەکە باس دەکەین. مانچستەر سیتی کە لەم یاریە بە ستایلی خۆی یاریکرد گواردیۆلا 4-3 هەژدە لێدانی تۆپی بۆ ناو گۆڵ هەبووە کە یەکێک لە مەترسی دیارترینەکانی ئەو تۆپەی دیبرۆین بوو کە بەرزتوونی گۆڵەکەوێت. هەژدە لێدانی ئاراستەی گۆڵی کریستال پالاس کردووە. لە بەرامبەردا کریستال پالاس 7 لێدانی ئاراستەی گۆڵی مانچستەر سیتی کردووە. لە کۆی ئەم لێدانانە ستونەکەی لێ دەرکەین، سیتی 4 تۆپی چوارچێوەی گۆڵی گرتووە. 4 تۆپی هاتوۆتە چوارچێوەی گۆڵەوە. کریستال پالاس تەنها 1 تۆپی چوارچێوەی گۆڵی گرتووە بۆ ئیدرسۆن. لێرە کۆمەڵی خاڵی تایبەتمەند هەیە کە بۆ توی بینەر گرنگە لەوەی کە سەرەڕای یەکسانبوونی تیپێ بزانی حەقی یەکسانبوونەکەی پێی، ئایا حەقی بردنەوەکەی پێی، ئایا حەقی شکستەکەی پێی، کۆمەڵی خاڵی ترمەوە. سەرجەم پاسەکانی مانچستەر سیتی لە بەرامبەر کریستال پالاسە 764 پاسیاوە کە ڕێژەیەکی یەجگار بەرزە بۆ هەر یاریەک کە تیپێک لە یاریە ڕێژەی نەگۆڕی ئەگەر ئاستی زۆر باش بێ دەکاتە 500 بۆ 750 ئەگەر زۆر باش بێ، واتە ئەگەر ڕێژەیەکی بۆ دیاریکەین 500 بۆ 750. بەڵام سیتی 764 پاسیاوە کە من باس لە ڕوبەڕووبوونەوەی دوو تیپەکەم لە پرێمەر لیگە. ڕەنگە ئەگەر مانچستەر سیتی و یاخود نەک مانچستەر سیتی
بۆ نمونە دوو تیپی جیاواز من ئاسیان فەرقیە بێ ڕێژەی کۆنتترۆلی تۆپەکە بەرزە بێت و یاخود پاساتەکە بەرزە بێتەوانێ بەڵام من لێرە تا بۆتان باسەکەم 1964 لێدانی پاس لە ناو یاریزانانی سیتی ئاڵوگۆڕی پێکراوە کە ئەم 1964 پاسا چوار بیکشانسی دروست کردو. بیکشانس باواتای دروستکردنی هەلی ڕاستەقینەی گۆڵکردنیە بەڵام لە دەست زیراوە گۆڵی پێ تۆمار نەکراوە کە لە ئامانجی گشتی لە یاری تۆپی پێیە گۆڵکردنە. لە 1970 پاسەکانی مانچستەر سیتی ڕێژەی ڕاست بووە بە تۆپ گۆڕانکاری لە ئیدرسۆنەوە بۆ کانسیلۆ بۆ لاپۆرتێ بۆ ستۆنز بۆ سەرجەم یاریزانەکانی سیتی 1970 ئەم پاسانە ڕاست بووە 1970 کە 662 پاسی سیتی ڕاست بووە تەنها 102 پاسی هەڵەیان هەبووە ئیتر هەڵەکان لە شوێنی یاریگایە گۆڕاوە. لە بەرامبەردا کریستال پالاس 269 تۆپیاڵ و گۆڕ کردووە واتە پاسات لە نێوان یاریزانەکانیە بە درێژایی 97 خولەک 98 خولەکی یاریکردن 269 پاسیان ئاڵ و گۆڕ کردووە 174یان دروست بووە 174یان دروست بووە ڕێژەی 165 پاسەکانی کریستال پالاس دروست بووە کە زیاتر شێوازی یاریکردنی کریستال پالاس لەم یاریەدا تۆپ دوورخستنەوە بووە کەمکردنەوەی مەترسیەکانی مانچستەر سیتی بووە. لێرەدا سەرنجتان بۆ شتێکی تر ڕاکێشم کە ئەویش چییە؟ جگە لەو لێدانانەی کە مانچستەر سیتی ئاراستی گۆڵی کردووە بۆ مێ ناڵین 18 لێدانی ئاراستی گۆڵ کردووە لێرەدا چی ترمانەیە؟ 6 هێرشی مانچستەر سیتی لە یاریەکەیە واتە 6 هێرش کە لە کۆی ئەم پاساتەوە بەرهەم هاتووە مەترسیدار بووە بەڵام بەرگریکارەکان مەترسیەکان کەم کردوێتەوە بەرگریکارەکانی کریستال پالاس بە سەرۆکاتی مارگوهی کە ئاستێکی ناوازەی پێشکەش کرد ئەم شەژێرشیان پوچەڵ کردوێتەوە. لە بەرامبەردا بەرگریکارانی مانچستەر سیتی تەنها یەک هێرشیان پوچەڵ کردوێتەوە. گوایتای گۆڵچی لەم یاریە 5 تۆپی ژێڕاوەتەوە لە بەرامبەردا ئیدرسۆن تەنها تۆپێکی گێڕاوەتەوە. ئەمە ئامارەکانی ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی و کریستال پالاسن. لێرەدا چی گرنگە ئێمە باسی بکەین؟ چۆن ئەم ڕێژەی کۆنتترۆلی تۆپە لی بەرهەم نهاتووە؟ چۆن ئەم هەموو لێدانە بۆ گۆڵی پێ نهاتووە؟ ئەم پاساتە گۆڵی دروست نەکردووە ئەم بیگ شانسانە لە دەست دراون. ئەمە ئەو جیاوازیە کە ئێستا من پێتانەگەێنم ئەمە بەشێک لە جیاوازیەکانە بەڵام لێرەیە سەرنجەکان دەبن بە جیاوازی ئەم گەشتەی هەواڵەکانی وەرزش. تیپێک ڕێژەی لە 174 تۆپی پێیە 18 لێدانی بۆ گۆڵ کردووە 4 بیگشانسی گەورەی هەبوو لە گۆڵ نزیک بووە 6 جار بەرگریکارانی تیپێ ڕکابەر گۆڕانکاریان کردووە 97 خولەک یاری کراوە 11 یاریزان لە یاریەکەدا بەشداری کردووە کە من پێم وایە هەر 11 ئاستێکی ناوازیان هەبووە. بەڵام گۆڕانکاریکردن لە یاساکانی فیفا و لە یاساکانی یوفایە کە هاتووە بۆ سیبێ کە یەکێکە لە ئەرکەکانی ڕایەنەر لەوەی لە یاریدا گۆڕانکاری ئەنجام بدا. گواردیۆلا هیچ گۆڕانکاریی لەم یاریەدا ئەنجام نەدا کە ئەمە سەرنجە ڕەخنە نییە سەرنجە. گواردیۆلا هیچ گۆڕانکاریی ئەنجام نەدا پێداگر بوو لەوەی کە ئەم 11 یاریزانە 11 باشترین کەرەسەن بۆ سەرکەوتن بەسەر کریستال پالاسە کە ئەم هەلموو هەلە لە دەستەیرێ هێشتا یاریزانەکان دەرفەتیان پێدەداتەوە بۆی هەلی تر لە دەست بدەن. مۆرینۆ قسەیەکی جوانی هەبوو کە کاتێ بوو بە ڕانەری تۆتنام پێیان وت هەڵەی زۆرێ کردووە. ئایا سوودە لە هەڵەکان وەرگرتووە؟ وتی بەڵێ من پێشتر هەڵەی زۆرم کردووە ئێستا هاتوون بووم بە ڕانەری تۆتنهام بۆی هەڵەی نوێ ئەنجام بدەم. یعنی ئەم قسەی مۆرینۆ ڕێک لەگەڵەمەی گواردیۆلایەکە گرێتەوە. تیپێکت لەبەردەمدایە بەلانی کەم ئەگەر ئێمە بەلانی کەم بە ڕێژەی حسابت بۆ بکەین 23 یاریزانی گونجاوە هەیە. بەڵام تۆ ئەنجام 0-0 گەشتویتە خولەکەکانی کۆتایی هەر گۆڕانکاری ناکەی هەر پێ دوایە ئەم ئەنجامە تۆ یەکلایەکەیتەوە لە کاتێکە ئەمە بەشێکە لە هەڵەکان کە کاتێک مانچستەر سیتی گۆڕانکاری ئەنجام نادا. بەشێکی تر لە هەڵەکان ڕەنگە زۆر کەس پێی وابێ
مانچستەر سیتی ئامانجی پێکاوە بۆی کە بە هێرشبەری وەهمی یاریەکە بە گۆڵ دەگا. بەڵام من پرسیار لە توی بینەر دەکەم. تۆپێک ئەو تۆپەی کە بەرناردۆ سیلڤا بۆ یاتەوە لەلایەن گریلیشەوە پێشکەشی کرا. ئەگەر هێرشبەرێکی ڕاست حربە بێ دوو هەل لە دەستەدا، یعنی لە دنیای تۆپی پێیە کە کاریگەری ڕاست حربە باسەکرێ، کە کاریگەری هێرشبەری سەرڕم باسەکرێ، کە باز لە قەناسی هێرشبەر دەکرێ بۆیە کە ئەو تۆپانە بچێتە گۆڵۆ. بەڵام گواردیۆلا لە بەرنامەی گفتوگوی دەروی یاریگا ئاماژەم بۆ کرد، گواردیۆلا بۆ فەلسەفەی کارکردنی خۆی لە مانچستەر سیتی یاریەکە مەرجیە مشتەکان بەدڵی گواردیۆلا بێ لە یاریکردنە وەکو ئەنجام. بەڵام گواردیۆلا 100% دەوێت بە ئامانجەکەی خۆی سەرکەوتوو بێ، پێداگیرە لەوەی بە ئامانجەکەی خۆی سەرکەوتوو بێ و بردنەوە بێنێ و نازناوەکان بێنێ. بەڵام هەنێ جار تووشیان بارودۆخانەیە کاتەوانێ. هێرشبەرێکی سەرەڕەم زیانی بە سیتی گەیان کەم هەلانە لە دەست بدە. ماندووبوونی زیاتری یاریزانەکان وای کرد کە تەرکیزی یاریەکان کەم بێتەوە. ئێمە هەمیشە باز لە گۆڵکردنی سەرەتا دەکەین کە کلیلیکردنەوە یاریەکانە. ئەگەر گۆڵی سەرەتا بکرێ دیبڕۆین پێویستی بۆ پەستانە زۆرە نابێ، بەرناردۆ سیلڤا پێویستی بۆ پەستانە زۆرە نییە. بەڵام گۆڕانکاریەکان نەکرا لامان کادا هێرشبەری سەرەڕم بوونی نەبوو، بۆیە گواردیۆلا خودی گواردیۆلا خۆی دوو خاڵی لەدەستدا و هەروەها خاڵێکیشی پێشکەش بە کریستال پالاس کرد، دیارێکی بە نرخیشی پێشکەشی یانەی لیڤەرپۆڵ کرد. ئەمە بۆ چوونی منە وەکوی کە من هەواڵەکەتان پێگەنم، من پێم وایە گواردیۆلا ئەم دوو خاڵەی لە دەستی خۆیە، نەگەوەی کریستال پالاس لەی سند بێ. لەبەروی ئامارەکان پێمان دەڵێن شێواز یارەکە کە ئێمە بینیمانە پێمان دەڵێن کە کریستال پالاس ئەو باڵادەستی نەبوو بەسەر مانچستەر سیتیا، تەنها هێڵی بەرگری کریستال پالاس چ ناسنال کلاین، چ ئەندرسۆن، چ گوێهی، چ گوایتای گۆڵچی، چ کۆیاتی لە ئیرتیکاس کە یاری دەکرد، هەروەها میچەڵی بەرگری کار، ئەمانە بەرپەرچی سەر جەمێرشەکانی سیتیان دەدایەوە. گواردیۆلا حلولی سەرکەوتنی مانچستەر سیتی نەدۆزیەوە و لە کۆتاییشدا خزمەتێکی بەرچاوی بە لیڤەرپۆڵ کرد کە پەیامەکەی بەم جۆرە لێ کرد. ئەمە بەشێک بوو لە ئەوەی کە من پەیامی ئەم شێوازە هەواڵەوەرشێتان پێ بگەێنم. حەز دەگەم ڕوونکردنەوەی زیاتری لەسەر بەم ئەم بەرنامەیە زیاتر ڕوونکردنەوە بێ، ئەگەر تۆی بینەریش ماندووبی پێمەوە داوای لێبوردنەکەم، بەڵام من ئەمەوێ شێوازەکە بگەێنم، ئەمەوێ ڕوونکاری زیاترتان بمێ. دەچمە سەر یاری ڕیال مەدرید و کە ئەو لای خۆتان دیارە کە ئەگەر مانچستەر یونایتد دیارەکەی بەرامبەر ئەرسناڵ بەرێتەوانێ جیاوازەکەی لەگەڵ مانچستەر سیتی دەبێتە یەک خاڵ، ڕوبەڕوونەوەی ڕاستەوخۆش لە نێوان مانچستەر سیتی و لیڤەرپۆڵ ماوە لە نێو یاریگای ئیتیحاددا. دەچمە سەر یاری ڕیال مەدرید و ڕیال مایۆرکا، ئەمێ دیسانەوە ئاماژەی پێدەم. ئەگەر ئەنجامەکە بینین، ئەنجامەکە بە 3 گۆڵی بێ وەڵام لە سوودی ڕیال مەدرید کۆتایەتەوە. ڕەنگە بۆ کەسێک کە بینەری یارەکە نەبوو بێ دەزانێت کە ڕیال مەدرید بە ئاسانی یارەکەی بردێتەوە، بە 3 گۆڵی بێ وەڵام یارەکەی بردێتەوە. بەڵام نەخێوان نەبوو، نەخێوان نەبوو. ژێمی یەکەم ڕیال مەدرید ئاستەنگێکی زۆری توژاتەوە، کۆنتترۆڵی تۆپ لە جێمی دووەمان گۆڕا. بەڵام ئێمە مەجبورین ئاماری گشتی وەرەگرین. ئاماری گشتی ڕێژەی 168 تۆپ لای ڕیال مەدرید بووە، 132 لای ڕیال مایۆرکا بووە. سەرنج بدەن کە من پێ دەڵێم جێمی یەکەم مایۆرکا باش بووە. تاوان تۆ ڕەنگە لە هەواڵەکانی وەرزش لە میدیاوە پێ و نەڵێ مایۆرکا جێمی یەکەم ئاسێکی بەرزی پێشکەش کرد، بەڵام من لێرە پێ دەڵێم کە مایۆرکا جێمی یەکەم ئاستێکی ناوازەی پێشکەش کرد و ڕکابەرێکی سەرسەخت بوو بۆ ڕیال مەدرید. بە کۆی گشتی یارەکە 14 لێدانی بۆ سەر تۆڕی گۆڵی کۆرتووە ئاراستە کردووە. ڕیال مەدرید 11 لێدانی ئاراستە کردووە. واتە لە لێدانی تۆپ، لە لێدانی مەترسی دروستکردن بۆ سەر تیپی ڕکابەر مایۆرکا باشتر بۆ تا ڕیال مەدرید. ئێمە ئەم بابەتانە بەیەکەوە گفتوگۆ دەکەین. 3 لێدانی مایۆرکا ناو گۆڵی گرتووە، هیچیان گۆڵی لێ بەرهەم نهاتووە. ڕیال مەدرید 5 لێدانی لاو گۆڵی گرتووە کە هیچێکیان لێدانی سزا بووە، واتە لە 4 هەل
دوو هەلیان کردو بە گۆڵ هەلی پێنجەمیش لێدانە سزاکەی واتە بە ڕێژەی لە 150 مەترسیەکانی ڕیال مەدرید بۆ ناو گۆڵی مایۆرکا گۆڵ بووە. ریال مەدرید لەم یاریەیە وەکو ڕێژەیەکی یاسایی ئەوەی کە من باسم کرد 500 بۆ 750 577 تۆپی ئاڵوگۆڕ کردووە 187 پاسەکانی سەرکەوتوو بووە ئەم تیپە 355 تۆپی ئاڵوگۆڕ کردووە. جیاوازی مانچستەر سیتی و کریستال پالاستان بینی کە پێم وتن سیتی پاڵادەسی زیاتر بووە کە پێتان ئەڵێم مایۆرکا ڕکابەر بوو بۆ ڕیال مەدرید پاسەکان شاهیدن 577 355 ینی نزیکەی 222 تۆپ ئاڵوگۆڕکردنەکە کە بەو ڕێژەی کۆنتترۆلی تۆپە ئاسایی دەری دەخات تۆی بینەر بەو دەردەکەوێت کە بەڵێ مایۆرکا ڕکابەر بوو بۆ ڕیال مەدرید واز لە ئەنجامی یارەکە بێنە. لەم 355 267 پاسیان دروست بووە 267 پاس دروست بووە. ریال مەدرید 503 پاسی دروست بووە واتە ریال مەدرید 74 تۆپی نادروستیە بۆ لە یارەکەیە. یعنی داتاکانیان تا ڕادەیەک لێک نزیکن هی ئەو ئەنجامە نییە. بەڵام ئێستا هۆکاری ئەنجامەکەشتان بۆ ڕوون دەکەمەوە. بەرگریکارانی ڕیال ماوەرکە سەرڕایەوەی 3 گۆڵیان لەسەر تۆمار کراوە 3 مەترسی ڕاستەقینەی ریال مەدریدیان جێڕاوەتەوە. لە بەرامبەردا ریال مەدرید سەرڕایەوەی باڵادەستی نێو یاریگا بووە بەرگریکارانی ریال مەدرید 4 هێرشی مەترسیداری مایۆرکایان بەرپەرز داوەتەوە 14 لێدانی گۆڵ 3 شوت بۆ ناو گۆڵ 4 تۆپیان بەرپەرز داوەتەوە. ئەمە سەلمێنەری ئەوەیە کە مایۆرکا ڕکابەری ریال مەدرید بوو. مایۆرکا ڕکابەرێکی سەرسەخت بۆ بۆ ریال مەدرید. بەڵام لێرەدا هۆکاری سەرکەوتنی ریال مەدرید باس دەکەین. ریال مەدرید ئۆتۆماتیشی بە پێگاتی 4-3 هاتەوە نێو یاریگا. لە بەرامبەردا مایۆرکا داڕشتەیەکی ناوازەی بەرامبەر ریال مەدرید داڕشت. بەڵام ریال مەدرید لەکوێوە هاتووە بەشداریە یاریەکە لە ڕیمۆنتاداکەی پاریس سەن ژەرمانەوە. میلیتاو ئیسابە بووە کە یاری پاریس سەن ژەرمانی زۆرێک پیانەوە بوو میلیتاو بە ئیسابەی یارەکەی تەواو کردووە. لەم یاریەیە ینی من پێشتر باسم کردووە ناچۆ یاریزانێکی زۆر ناوازەیە بۆ ریال مەدرید لەبەروی لە هەموو مەرکەزەکانە یاریەکە بەرگریکاری لە ڕاست دڵی بەرگری بە هەمان شێوە بەرگریکاری باڵی چەپ یعنی لە هەموو مەرکەزەکان یاری بۆ ریال مەدریدەکان لەم یاری یاریزانی دڵی بەرگری بووە شامەشانی دەیڤید ئالابا. کارفاخاڵ ماندووە بەدەستم پامپیۆ زۆر ماندوو بوو بە ناچاری ڤاسکێز بەشداری پێکە. ئەو یاریزانەی کە ئیسراحەت بوو یاری کرد فێرلان مێندی بوو بەڵام فێرلان مێندیش بۆی پەستانەکانی باڵەکانی مایۆرکاوە نەیدەتوانی وەک پێویست سەرکی خۆی جێبەجێ بکە کەمە ژوای کرد گۆڕانکاری پێ بکە. کاسمیرۆ سەرڕای ئیسراحەت بوونی بەڵام تو زۆر تون دیاری کرد. ریال مەدرید کەسێکی گەورە لە پشتیەوەی شەکە. کارلۆ ئەنچیلۆتی خۆی تەسلیمی واقعەکە. گواردیۆلا پێداگرە لە شێوازی یاریکردنی خۆشی و سەرکەوتووە. بەڵام ئەنچیلۆتی تەسلیمی واقعە بێ. کاسمیرۆ 4 کارتی زەردی کلاسیکۆ لە پێشە. گۆڵێکە کردووە پێویستە کا بێنیتە دەرەوە احتیفاظ بە نەتیجەوەکەی. گۆڵێکم کردووە هێڵی بەرگریم زۆر تۆکمە ڕۆبەڕووی مایۆرکا بوو نەتەوانێ پێویستم بە احتیفاظکردنی ئەم ئەنجامەیە. کاسمیرۆ دێنێتە دەرەوانێ. ڤاسکێز ماندووە بێ گۆڕانکاری پێیەکە. ڕۆدریگۆ ئاسی ڕاستەقینەی خۆی پێشکەش نەکرد گۆڕانکاریەکە. ڕاستە ریال مەدرید سەرڕایەوەش هەر پێکانی یا کۆمەڵە یاریزان بەڵام تا ئێستا پێکانەکانی دیارین کە چۆن دەگوزارێت. بەڵام ریال مەدرید بە لێهاتووی ئەنچیلۆتی و بۆ گۆڕانکاریانەی ئەنجامیدا جارێکی تر براوە بوو بە 3 گۆڵی بێوەڵام یارەکەی بردەوە پێشەنگی بۆ خۆی قایمتر کرد زیاتر نزیک بۆ لە بردنەوەی لالیگا. ئەمەی کە بۆم باسکردن من تەنها مەفهومێکم یاونەتێ دەرچەیەکم ماونەتێ کەیتر گفتوگۆکردنی یارەکان لای ئێمە ئەبەم جۆرە دەبێت کە باسکردن لە یارەکان لە بردنەوەی تیپەکان یاخود یەکسانبوونی تیپەکان یا لە شکستی تیپەکان ئەبەم جۆرە ئێمە گفتوگۆی دەکەین. ئەمە من پێتان دەڵێم شتێکی تازەیە بۆ نێو میدیا
ینی حەز دەکەم بینەریش لەگەڵما بێت لە ڕۆژانەکانی داهاتووە بابزانن ئەم جیاوازیانە لەکوێوە باز دەکرێت ئەبینرێ هەموو کەس دەتوانێت ئەمەی کە من ئێمە کردومانە هەموو بینەری دەتوانێت بیکە هەموو کەسێک دەتوانێت بیکە بەڵام گرنگەوەی تۆ بۆ بینەرەکەی خۆتی بکەیت تۆ لەگەڵ بینەرەکەتە ئەوەی کە بە دوایە نەگەڕاوە تۆ بچی بۆی بینیت ڕوونکردنەوەکەی بیتێ تا ئەوەی ئەو بە کەمترین ماندوو بوون شتەکانی پێ بگە لە بەشی کۆتایی نزیک دەبمەوانێ ڕەنگە زۆر ش دەبێت کە بمێ باسی کەم بەڵام بە پێویست ێزانم کە پێم وایە مەفهومەکەم گەیاندە بێ لەوەی کە شێوازی هەواڵی وەرزشی ڕۆژانە لە گەشتی کاژمێر پێنجە من چۆن پێتان دەگەم و چۆن شۆڤی دەکەین لاڵقەکانی داهاتووش لە پێیجی تایبەتی پەیام سپۆرتەوە گفتوگۆکان پەخش دەکرێت وتەکان پەخش دەکرێت ئەو کاتە ئێوەش لەگەڵمان دەبن و هەر پرسیارە سەرنجێکتان هەبێ پێکەوە گفتوگۆی دەکەین کە ئەگەر لاریشتان لە دەربڕینەکانی من هەبێ من بەڵێنی ڕێکردنەوە شتێکی باشتان پێ دەدەم بەشی کۆتایی سەرنجتان بۆ دوو یاری ئەم شەو ڕادەکێشم کەویش ڕوبەڕووبوونەوەی ئەتلەتیکۆ مەدرید و مانچستەر یونایتدە لەسەر یاریگا ئۆڵد ترافۆرد هەروەها بەنفیکا و ئایاکس ئەمستەردامە لە ئایاکسی لە ئەمستەردامی پایتەختی هۆڵندا کە هەردوو یاریچوون یەم دوو تیپە بە یەکسانبوون کۆتاییاتوە لە هەمووشتان ئاشکرایە جیاوازی گۆڵ بوونی نەماوە واتە ئەنجام یاری چوون لەیا دەکرێت تەنها ئەوەیە خاڵ حسێبە بۆ نمونێ سە خاوەنی یەک هەر چوار تیپەکەی ئەم شەو خاوەنی یەک خاڵن جیاوازی یەکسانبوونی دوو گۆڵ واتە تەنها تیپی براوە تیپی گەشت و بە قۆناغی داهات و یەکلا دەکاتوانێ هەموو یەکسانبوونی یارەکان دەگەینێتە لێدانە یەکلاکەرەوەکان کە ئەمە سادەترین زانیاریە کە پێویستەکە ئێمە شۆڤێشی بۆ بکەینەوەنێ بەڵام لێرەیە تەنها فریایەوەکەوم شتێک دەوترا لە نێو میدیا پاژەوەی کە ڕۆناڵدۆ بەرامبەر بە مانچستەر سیتی بەشداری نەکرد پاس لەوە دەکرا ڕاڵەڤڕانجنیک سەرکەوتووە بەسەر ڕۆناڵدۆی تر ڕۆناڵدۆ کاتە دەروی پلانەکانی باسێکیش لەوە دەکرا کە ڕۆناڵدۆ کاتێک زانیوێتی یەدەگە بەرامبەر مانچستەر سیتی بڕیاریاوە بەشداری دەروی مانچستەر نەکە ئەمە تەنها باس و هەواڵە من لێرە پێتان ڕاگەێنم هیچیان تا ئێستا تەکیداتی نییە چ دوورخستنەوەی ڕاڵەڤڕانجنیک بۆ ڕۆناڵدۆ چ ڕۆناڵدۆ کە زانیوێتی یەدەگە بۆیە گەشتی مانچستەری نەکردو لەبەرەوەی ڕۆناڵدۆ پابەندیە بە گرێبەستیەوە لەگەڵ مانچستەر قورسە بتوانێت بڕیارە بە لە هەمان کاتە ڕانجنیک من پێم وایە ئەو کەسایەتی و ئەو کاریزمایی نییە کە بتوانێت بە ڕۆناڵدۆ بڵێ یەدەژی لەبەرەوەی بینیمان ڕۆناڵدۆ لە دوای ئەو یاریە بەرامبەر سپێرس هاتریکی تۆمار کرد یەکەم هاتریکی دوای گەڕانەوەی بۆ مانچستەر یونایتد تۆمار کرد ئەم کوڕا لە وەڵامە زۆر توندە لە کاتی ڕەخنەیە زۆر خراپ ڕوبەڕووی ڕەخنەیە بێتەوە وەڵامی زۆر توندیە لە کاتی ڕەخنەکانە تەنها ئاماژە بەوەیە یاری ئەتلەتیکۆ مەدرید و مانچستەر سیتی مانچستەر یونایتد ببورن من پێتان دەڵێم ئەگەرێکی کراوە لە بەردەم هەردوویانە هەیە ئەگەرێکی کراوە لە بەردەم هەردوویانەیە لەبەری هەردوویانە کلیلی سەرکەوتنیان لەم یاریە پێ چ ئەتلەتیکۆ مەدرید چ مانچستەر یونایتد جگە لەوەش خاڵبەندیەکی زۆر گرنگەیە بۆ ئەتلەتیکۆ مەدرید ئەوەیە کە لە خاکی ئینگلتەرا ڕکابەرێکی سەرسەختە بۆ تیپەکانی پرێمەر لیگ لە لیڤەرپۆڵی بردوۆتەوە لە لیستەر سیتی بردوۆتەوە لە چێلسی بردووەتەوانێ یعنی تایبەتمەندیکی زۆر بۆ ئەتلەتیکۆ مەدرید دێن لەم یاریە بەڵام مانچستەر یونایتد یاری پێشوو بە لەیاتووی ڕۆناڵدۆ بردیەوە ڕانجنیک تا ئێستا لە پلان و شێواز یاریکردنا سەرکەوتوو نەبووە ئایا ئەم شەو چی دەبێت بەدا فریاد ڕەسی ئایا هەر ڕۆناڵدۆیە یاخود لە ڕێگەی ئەم پلانە یاریکردنە ڕەنگە لەگەڵ ئەتلەتیکۆ مەدریددا بەهۆی ئەوەی کە زۆر مەترسی لەسەر دروست ناکە بتوانێت ئامانجەکەی پێکە بە هەمان شێوە یاری ئایاکس و بەنفیکا من پێتان ڕادەگەنم یاریی کراوەیە ڕاستە ڕێژەیەک بە ئایاکسە بۆ بردنەوە ئایاکس ڕێژەیە لە پێش بەنفیکاوەیە بەڵام ئەگەرێکی زۆر کراوەیە بە حکومی بەنفیکاش بە زۆر ڕێژەیەکی زۆر خولی پورتوگالی لەدەستداوە بۆی هەیە هەوڵ بدا لە چامپیۆنز لیگا عەلەقەل ئەم قۆناغە تێپەڕێنێ
ڕاستە ئایاکس خاوەنی فەلسەفەی یاریکردنێتی خاوەنی ڕانەرێکی باشی وەکو تینهاگا خاوەنی گۆڵکەرێکی بەتوانە وەکو سپاسیان حالەرە خاوەنی کاپنێکی ناوازی وەکو دۆسان تادیشە خاوەنی کۆمەڵێک بەرگری کار و ناوەندی لاتوە بەڵام بەنفیکاش توانای ڕوبەڕووبوونەوەی ئاکسەم سەردامی هەیە. ئایزانم لێرەدا باسەکەم کۆتایی پێێنم لەگەڵەوەی زۆر باسە بۆ وەکو پێم وتی باسم بکەم بەڵام ئەم گەشتە تەنها ڕوونکردنەوە بوو لەسەر ستایلی تازەی پێشکەشکردنی هەواڵەکانی وەرزش لە میدیاوە کە سوپاس بۆخوا ئێمە وەکو پەیام دەست پێشخەریمان کرد لەوەی کە هەوڵ بدەین تۆی بینەر گۆڕانکاریەک ببینی لە هەواڵەکانی وەرزشە بە ستایلێکی جیاواز هەواڵەکانی وەرزشتان پێشکەش بکەین و بەڵێن دەدەم ڕۆژانەکانی داهاتوو شتی جیاواز و تایبەتمەندتر باسەکەین گفتوگۆی تایبەت دەکەین شرۆڤەی تایبەت دەکەین خاڵە جیاوازەکانی یاریگا و ئەنجامی یاریەکان باز دەکەین هەموو ئەم شتانە بە جیاوازی پێکەوە لەگەڵ تۆی بینەردا گفتوگۆ دەکەین. ئەڵلقەی یەکەمم کۆتایی پێدێنم سواز بۆ هاوکارانم و بەڵێ نیشتان پێدەدەم ڕۆژانی داهاتوو بە شێوەیەکی ناوازەتر لەگەڵ تۆی بینەردا بەردەوام بم هیوادارم میوانێکی ڕۆحسوک ببم بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ تا سبەی کاتژمێر 5.